پرۆفیسۆر دکتۆر جگەر هەرکی مامۆستای زانکۆ کە ئامادەیە لەگەڵمان بەخێر هاتی دکتۆر. سوپاس بۆ جەنابەت. وەک بینیتان و ئاماژەمان کردووە بەوەی کە بە بەردەوام لە هەواڵەکان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم سەردانی کە ئەنجامیدا بۆ کۆشکی سپی لەگەڵ تەواوی بەرپرسە باڵەکانی ئەمریکا کە کۆبەوە هەر جەختیان لە کوردستانێکی بەهێز کرد و سەبارەت بە بودجە و هەروەها یاسای نەوت و هەناردەکردنەوەی نەوت گفتوگۆ کرا. پێتان وایە بۆچی بۆ ئەمریکاوەندە گرنگە کە دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات؟ بەخۆی ئەوەی گرنگە لێرەدا ئەمریکا بووی دەرکەوت کە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی کوردستان نابێتە هوکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەوەی لە عێراق ئەبینین ئێستا دوای ئەو هەموو مانگە لە ڕاگررتنی هەناردەکردنی نەوت حکوومەتی عێراق هیچ هەنگاوێکی نەنابوو چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە پەیوەستن بە بودجە و موچەی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکێکە لە خاڵەکان. خاڵی دوێم ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر لە کۆمپانیای نێودەوڵەتی و ستافی نێودەوڵەتی لێرە کارەکە بەشێکیان کۆمپانیای ئەمریکین ئەمانە فشاریان هێناوە چونکە ئینڤستێکی زۆر گەورەیان کردووە لە کەرتی نەوتی گازی هەرێمی کوردستان و بەشێکی زۆر لەو ستافانەی کە ناوخۆیی بیانین هەمویان بێکار بوونە. ئەمە کاریگەریەکی دیکەی دروست کردووە. هەر بۆیە بەڕای من ئەبێ ئەم جارە ئەمریکا ڕۆلی خۆی بە درستی ببینێت کە ئەم کێشەیە چارەسەر بکرێتن و نەبێتە و گرفت لە بەردەم داهات و بودجە و بەهێزی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە دکتۆر، سەبارەت بە کۆبوونەوەکان کە زۆر زیاتر باسمان کرد کە جەخت لەوە کراوەتەوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. دەمەوێت بزانم ئایا ئەم کۆبوونەوانە لە بواری هەناردەکردنەوەی نەوت ئەمریکا و هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکیونە؟ ئەمریکا پشتیوانێکی باش دەتوانێت لە هەرێمی کوردستان بکات؟ ئەکرێ گۆڕانکاریە بکرێت لەو بارەیەوە؟ وەکو دیارە ئەو سەردانێکی زۆر گرنگ بووە و ئەوەی بەرپرسانی ئەمریکا باسی ئەکەن ئەبێ ئەو کێشانە چارەسەر بن. یەکێک لە کێشە گەورەکان کە لە کوردستان هەیە کێشەی ئابووریە. ئەویش پەیوەستە بە کەرتی نەوت، بە تایبەتی ئەو شەریکاتانەی لێرە کارەکەن، بە تایبەتی ئەو داهاتەی کە پێویستە هەبیتن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و موچەی موچەخۆران. ئەو جارە ئەبێ ڕۆڵێکی یەکلایکەرەوەی هەبێتن حکوومەتی ئەمریکا، چونکە حکوومەتی عێراق تەنیا ئیثباتی کرد کە تەنیا هەوڵی چەسپاندنی چەند ئەجندایەکی سیاسی هەبووە لە ڕاگررتنی کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان، نەک چارەسەرکردنی کێشەکان لە ڕیشەوە. هەر بۆیە پێویستە کاتن حکوومەتی ئەمریکا بە جددی هەوڵ بداتن ئەو گرفتانە چارەسەر بکرێن و نەوتی هەرێمی کوردستان بشتە و ناو بازاری نەوتی یاخود بڵێن وزەی جیهانەوە. باشە، چ گرنگیەکی هەیە یاخود چ گۆڕانکاریەک لە بازاری وزەی جیهان دروست دەکات هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دووبارە بۆ ئەوەی گرنگە چۆنیەتی میکانزمی هەناردەکردنەکە قەبارەکەی و جۆرەکەی گرنگ ئەبیتن. ئاخۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە چ قەبارەیەکەوە دەست پێ بکاتەوە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکاتن؟ ئایا گازی سروشتی بەشێک ئەبیتن لە وزە پێشبینیەکانی ئایا بەو شێوەیە دەبێت؟ ئەگەر هاوکاری هەبیتن و ڕێگەی پێ بدرێتن بەڵێ کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باشدایە، ئامادەکاری باشی لوکرایە، چەندین کۆمپانیای زۆر باش لێرە کارەکەن، گازی سروشتیەکی باشمان هەیە. ئەگەر هاوکاری هەبیتن و ڕێگری نەبیتن ئەکرێ حکوومەتی عێراق لە بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک و کێلگەکانی دیکەی کە نێزیکن لە کوردستانەوە و ئەوانش ئیستیفادە ببینێ. ئەگەر هاتو حەجمەکەی بەو شێوازە بیتن بێگومان کاریگەری دروستەکە و بە تایبەتی ئەو وڵاتانەی کە کریاری نەوتی هەرێمی کوردستان ئەبن. باشە، کاتێ باس لە دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەکرێت کەواتە لێرە زیان بەر کەرتێک کەوتووە، زیان بەر ئابووریە کەوتووە، دی ئابوورەکە ئابووری جیهان بێت یان تایبەت بە بەناوچەکە، کامیان لە سەنگێکی قورسرا لە کام لا زیانەکە زیاتر بووە؟ بەخۆی لە هەردوو لاوە هەیەی بە حکمی ئەوەی کۆمپانیای نێودەوڵەتی لێرە کارەکەن زیانیان بینیوە، چەند کڕیارێک هەبووە ئەوانەش گرفتیان لە دروست بووە و ناوخۆییش کێشە گەورەکە لێرەیە. ململانەیەکی زۆر هەیە حکوومەتی عێراق ئەوێ هەر بەردەوام بێ لەسەر چەسپاندنی و ئەجندا سیاسیەی کە ئەوێ لەسەر کوردستان بیکە. خەلکی ئێمە موچەخۆری ئێمە ئەو کارمەندانەی لەو کەرتە ئیشیان کردووە هەمویان زەرمەندن.
ناکرێتن ئەوە بەردەوام بیتن چکە ئەگەر بەردەوام بیتن کێشەی گەورەتر دروستە بیتن و لەوانەیە ململانەی زیاتر لە ناو خۆی عێراق دروست ببیتن و لەوانەیە وای لێبێتن حکوومەتی عێراق بەرە و داڕوخان یاخود بڵێن وێرانیەکی دیکە سەر هەڵبداتەوە. باش ئەگەر بەگشتی لە بازنێکی فراوانتر سەیری سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بکەین بۆ واشنگتن تا چەند گرنگە ئەم سەردانە کاریگەری هەبێت لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان لەسەر پەیوەندەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان و لەسەر پشتیوانیکردنی ئەمریکا بۆ ئەوەی کە ئەو هەیمەنەی کە هەرێمی کوردستان هێت و قوارەی کە هەرێمی کوردستان هێت و بەغدا هەمیشە هەوڵی لێدانی ئەدات ئەو قوارەیە بمێنێتەوە. بەخۆی ئەنجامدانی ئەو سەردانە لە کاتێکی زۆر هەستیار بووە. دیاریشەکە ئەبێ چ باس بکرا بێتن لەو سەردانەیە چونکە بەڕاستی حکوومەتی عێراق هیچ پاڵپش نەبووە لەگەڵ هەرێمی کوردستان ئەو شتانەی کە هەبوونە هەمووی بیانە بوونە نەوت ئەوە چەند مانگە ڕاوەستاوە حکوومەتی عێراق هیچ هەوڵێکی نەدایە کە چارەسەری ئەو گرفتانە بکە کە لە کاتێککە ئەتوانێ بیکە کەرتەکە ئامادەیە هەناردەکردنی نەوت بۆڕیەکان هەموو شتێک ئامادەیە لویە ئەمریکا تێگەیشتووە کە ئەبێتن ئەو گرفتانە چارەسەر بکرێت گرفتەکانیش بە ئاستێکی گەورە ئێستا گرفتی اقتصادی و ئابوورین چکە بەڕاستی بەردەوامبوونی وەزعی ئابووری بەو شێوازە کاریگەری گەورە دروستە بیتن لەسەر ژیانی هاوڵاتیان و لەسەر لاوازکردنی قوارەی حکوومەتی هەرێمی کوردستان. باش ئەم پشتیوانیکردنانەی کە لە وەزیری جەرگەی ئەمریکا بینیمان بۆ هەرێمی کوردستان کە ئاماژە بۆ دەکات هەرێمی کوردستان بەچەنیان نییە و ئێمە پشتیوانی لە هەرێمی کوردستانەکەین سەبارەت بە پرسی وزە دیسانەوە ئەمە ئەخەمە و قاڵبەوە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ئەو کۆمپانیایی کە لە هەرێمی کوردستان بێگومان خۆتان نەزانن تێچووی ئەو دەرهێنانی نەوتا کە لە عێراق دەرەکرێت لە چاو هەرێمی کوردستان زۆر زیاتر لەسەر کۆمپانیەکانەکەوێت پێچان وایە ئەمریکا پشتیوانی و بکات کە ئەو کۆمپانیانە بە تێچوویەکی کەمتر نەوتە هەرێمی کوردستان دەربێنن بە بازاڕیش بکرێت بە هەمان شێوە. بەخۆی ئەگەر ئەمریکا هات لەسەر ئەو پرسە قسەی کرد و هاوکار بیتن کە کێشەکە چارەسەر بکرێ بێگومان لەسەر میکانزمەکەشی ئەبێ هاوکار بیتن چکە ئەو کات ناکرێتن کۆمپانیاکان ئەو هەموو ئینڤێستیان کردووە زەرەرمەند بن لێرە و ناکرێتن حکوومەتی هەرێمیش زەرەرمەند بیتن لە کەمکردنەوەی بجێ ئەگەر هاتوو حکوومەتی عێراق تەنیا وەکو عێراق تەعامل بکاتن لێرە پارەیەکی زۆر خەرج کراوە لەلایەن ئەو کۆمپانیاوە ئێستاش خەرجی زۆرە لەبوو دەرهێنان بێگومان ئەمریکا ئەبێ کێشەکە لە دیتێڵەوە لە ناوەڕووکەوە لە چاودێر بیتن و بە شێوەیەکی زۆر باش هەمووی لە ڕیشەوە چارەسەر بکرێتن. تەواو لە هەموو کۆبوونەوەکان زۆر باز لەوە کرا کە ئابووری کوردستان بەهێز بکرێت. دیدارەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تا چەند دڵنیایی ئەدات بە کۆمپانیا بیانیەکان کە لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن و ئابووری هەرێمی کوردستان و کوردستانێکی بەهێز دروستکەن. بەخۆی ئەو سەردانە گرنگ بوو هەم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم بۆ ئەو کۆمپانیانەی لە کەرتی نەوت و لە کەرتەکانی دیکەش کارەکەن. بێگومان ئەنجامدانی ئەو سەردانە لەو کات و ساتەیە دڵنەواییەکی زۆر زۆر باش بوو بۆ هەمومان کە بتوانین ئومێدمان هەبێتن جارێکی دیکە ئەمریکا ئەوێ بە جددی هاوکارمان بیتن و ئێدی چی دیکە قبول نەکرێتن حکوومەتی عێراق ئەو هەژمونە یاخود سیاسی کە ئەیانەوێ بیچەسپێنن نەتوانن بیکەن و ڕێگری لێ بکەن و جارێکی تر کەشەکە لێرە باش بکەوە کە کۆمپانیەکان بە باشی بتوانەوە بەرهێنانی خۆیان بکەن و بەردەوام بن لەسەر ئەو ئینڤێستی کە خۆیان پێشتر هەیان بووە. بۆ خۆتان دەزانن ئەو بڕیارانەی کە دادگای فیدراڵی دەیدات هەمیشە لە دوایی بڕیارەکانیان سیرەکەین مەبەستێکی سیاسی لە پشتی بڕیارەکان هەیە بە پێی وتەی شارەزایانی سیاسی کە دێنە ناو پرۆگرامەکان و لێجوان ئەدەن. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە عێراق هەمیشە هەوڵی ئەوەدا چ بە شێوەیەکی سیاسی بێت چ بە شێوەیەکی یاسایی بێت زیان بە هەرێمی کوردستان بگێنن تا چەند لە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یاخود ڕاگرتنی پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نەناردنی تا چەند خودی عێراق خۆی زەرەری کردووە لە کاتێکا کە مەبەستی بوو تەواوی زیانەکە هەرێمی کوردستان بکات. عێراق لەوەیە زەرەرمەند بووە کە ئەگەر بە جددی هەوڵی دابا کێشەکان چارەسەر بکە ئەو داهاتەی کە لە نەوتی هەرێمی کوردستانەوە هەیە ئەبوو بەشێکی گرنگ لە بودجەی عێراق لە داهاتی عێراق کە ئەیتوانی بە ئاسانی بودجەی هەرێمی کوردستانی پێدابین بکە و ئەیتوانی سوودیشی لێ ببینێ لە بۆ هەناردەکردنی ئەو نەوتەی کە لە کێلگەکانی باکۆری عێراق هەیە. بەڵام بەداخەوە
ئەوەیان نەکردووە تەنیامە بەستیان هەبووە ئەجندایەکی سیاسی لێرە بچەسپێنن ئەگەرنا هیچ قازانجێکی نەبووە جگە لەو زیانانەی کە بجە برسیکردنی خەڵک یاخود بڵێن داهاتی خۆشی زەرری کردووە. بەڵێ سپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر جگەر هەرکی مامۆستای زانکۆ لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکانمان بووی سپاس بۆ ئامادەبوونت.